ئەوە دوو سارە ئایا مەزرالۆمەدێ ئای بڕیە. ئەمە نمونەی پیسبوونی ئاوی خاوێنی گەڕەکی کرێکارانی شاری هەولێرە بەهۆی پیسی ئاوی خواردنەوەیان کە ئاوی ئیفرازیان تێکەڵ بە ئاوی زێرابەکان بووە. ناڕەزایەتیان لە بەردەم بەڕێبەرایەتی ئاوی هەولێر دەربڕی. ئەم هاوڵاتیانە لەم گەرمە تاقەت پڕووکێنەی چلێ هاویندا هاتوونەتە سەرشەقام و دەڵێن چەند ساڵێکە ئەو کێشیان هەیە و ئاوی خواردنەوەیان پیس بووە بەڵام تا ئێستا بۆیان چارەسەر نەکراوە. حیاتمان لێ بڕە دوو سارە هەموو نەخۆشکەتین هەژیانمان نییە چێنمامەرچن کامیرە نما قسەمان کردیا بەس هەتاکەینی چارچێ قڕچەندە بەس بە قورئان دەستنێت پێ ناشورێ بە قورئان ناخورێتەوە بە قورئان حیوان ژەو ئاوی ناخوا بەس چارچیە چێ چاپکە ئەوە هاتنێرەوە مدیر هەراتی کەس بە جوابیش تشتوهانیە بەس ڕۆم نمایە ویزدان نییە خلاص و لاس کەنی وایە کارەبانێ بەس ئاوەکە هابی کاکە دە بە جواب بەرن لۆ چۆ دەرێ مدیر هەراتی دەبەری باو عالەمە چی دەوێ. دانیشتوانی گەڕەکی کرێکاران بە مەبەستی فشارخستنە سەرلانی پەیوەندیدار بۆ ماوەیەک ڕێگەی هاتوچۆیان بەسەر شۆفێران داخست و ئاماژەیان بەوەدا چەند ساڵێکە ئاوی خواردنەوەیان بەو شێوەیە پیس بووە. سەرباری ئەوەی لە ڕابردوودا پارە بۆ چاکردنی کێشەکان دابین کرابوو بەڵام وە خۆیان دەڵێن بەکار هاتووە بۆ چارەکردنی کێشەی گەڕەکێکی تر. خۆ هەر نەبووینە جادێ بگرێت بەڵام ئێستا مە کتابمان پێ ئەمر دەرچووە بە بەڵگە ئەوتە سیرکە لە مانجی یەکی نۆی 2022 پارە سەرفکرایە و گەڕەکەی مەچاکرێ ئەوە خورە 170 گەڕەکەکەی 175 گەڕەکەی ئێستا مدیر بێ یەک پیارەی بخوا مەدەڵێن ئەومان لەگە زێرابی ترکاوی تێکەر بووە سەرمی مریشی دێ دەرمان چایە دێ لە مەزرای ئەو لایلۆن و ئەوانە هەموو لەگە خۆی دێنی حیوان سەربڕایی قوربانی خینا و هاتەوەنەوە ئاوێ هەموو تووشی نەخۆشی پیستی بووینە هەموو تووشی نەخۆشی مشکل مەعیدەمان کلیەمان تووشی حەساسی بووینە تووشی جەڕەبی بووینە کاکە ئەوە زەیتی زەیتونیش ئەو هەیە دەڵێم سبەینێ دەست بەکار دەبین لەوێن دەرێ ئەمە بەیانی دەست پێ دەکەین بە حەفرکردن و بە گۆڕینی دانانی تۆڕی نوێ. دوای فشار و خۆپشاندانی ئەم هاوڵاتیانە ڕاستەوخۆ بە ڕێبەرایەتی ئاوی هەولێر ئامێری چاکردنەوەی بۆ گەڕەکەیان ناردوو بڕیاریدا لە زووترین کاتدا کێشەکەیان بۆ چارسەر بکرێت کە زیاتر لە 3 ساڵە دانیشتوانی ئەم گەڕەکە بەدەست پیسبوونی ئاوی خاوێنەوە دەیان ناڵاند. گەیلان ساویر کەناڵی پەیام هەولێر.